کەس وەک تۆ وەنی نەکردم کەس لە تۆ ناچوو تۆ لە کەس ناچوو. ئازیزان و خۆشەویستانم سڵاوێکی گەرم، من هونەرمەند دیاری قەرەداغیم. زۆر سپاسی کەناڵەکەتان و بەرنامەکەتانەکەم بۆ فۆکۆس خستنە سەر بەشێک لە کار و چالاکیە هونەریەکانم کە دوایین کاری هونەریم کلیپێکی نوێ بە ناوی کەس لە تۆ نەچوو. ئەم بەرهەمە کە لە تێکستی برای خۆشەویست و ئازیز کاک دلاوەر قەرەداغی و ئاوازی خۆمە، کاری موزیکی لەلایەن هەردوو موسیزانی بەتوانە کاک ئەفشین شکوری و کاک عەلی شەریفزاد کاری بۆ کراوە لە ستۆدیۆی میترۆنۆم لە شاری سلێمانی کاری ڕێکۆرد و ماسینیشتی بۆ کراوە. ئەم بەرهەمە بە کلیپ گەیشتو و کارەکەی تەواو بوو، ئێستا لە بەردەستانە ئومێد دەکەم جێگەی ڕەزامەندیتان بێ. کارەکە لەسەر دەستی برای دەرهێنەر و ئازیز و خۆشەویستمان کاک ئەڵتەن نووری کە دەرهێنەرێکی ئێرانیە کاری سیناریۆ دەرهێنانی بۆ کردووە. بەرهەمەکە بە سپۆنسەری کۆمپانیای ئاسیاسیال هاتۆتە بەرهەم. من لێرەوە زۆر سپاسیانەکەم کە خەرجی ئەم بەرهەمەیان گرتوتە ئەستۆ و لێرەوە حەقی خۆیەتی کە سپاسی هەموو ئەو ئازیز و خۆشەویستانە بکەم لە دوور و نزیکەوە هاوکارم بوون لەم بەرهەمە، بە تایبەت برای شاعیر کاک دلاوەر قەرەداغی کە بە دەنجی خۆی بەشدار بوو لە گۆرانیەکەما و هەندێک لە تێکستەکەی خۆی خوێندۆتەوە لە ناو گۆرانیەکە. و هەروەها سپاسی هونەرمەند کاک هەڵوێستەکەم کە لە ڕێگەیەوە توانرا پەیوەندیشی زۆر فراوانم بۆ دروستکە لەگەڵ هەموو ئازیز و خۆشەویستانی کە کارەکەیان بە ئەنجام گەیاندووە. سپاسی یەک بێچە و میوسیزیانانە ئەکەم کە بەشدار بوون لە ژەنینی ئەم بەرهەمە و لە کاری وێنەگرتن و هەموو کارەکان کە بۆ سپاسی ئێوە دەکەم کە بە هەرسەوە تەماشای بەرهەمەکەکەن و ئومێد دەکەم لەسەر جەم کەناڵەکانی تریش ئەم بەرهەمە جێگەی ڕەزامەندیتان بێت و دڵی بینەران و بیسەران خۆش بکات. بەرهەمێکی تریشم ئامادەیە جگە لەم بەرهەمەم بە ناوی بەشی من تەنهایی. ئەم بەرهەمە کە ئەرچی ئەم بەرهەمە لەسەر ڤین پرۆدەکشنە، واتە حەسریان ئەم بەرهەمە بۆ کەناڵی ڤین تیڤیە. ئەم بەرهەمە دیسان ئاوازی خۆمە و شعری ئەم گۆرانیە لەلایەن برای شاعری بەتوانە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری سنە کاک ئەفشینی محەممەدیە و کاری موزیک و ڕیکۆرد لە ستۆدیۆی ڤینۆ لەسەر دەستی میوسیزیانی لاو بەتوانە کاک ئارام سەردار کراوە. ژمارەیەکی دیاریش لە میوسیزیان بەشداریان کردووە لە ژەنین و لە هاوکاریمان. من دەستخۆشیان لێکم و زۆر سپاسیانەکەم. خۆشبەختانە ئەم بەرهەمە هەر لەسەر دەستی برای ئازیز کاک ئارام سەردار کاری دەرهێنانی بۆ ئەکرێ. ئومێد دەکەم جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. هونەرمەند دیاری قەرەداغی. کەس وەک تۆ دڵ ڕقانە خۆشی نەویستم، کەس وەک تۆ میهرەبانە